سڵاوتان لەوێ دایکان و باوکانی عەزیز. ئایازانن یەکێک لەو نەخۆشیانەی ڕەنگە تووشی مناڵەکەتان بێ نەخۆشیەکانی زگماکی دڵی مناڵانە. ئایازانن نیشانە و هۆکاری ئەم نەخۆشیە چییە؟ من دکتۆر بیلال عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و تازە لە دایکبووان. ئەمەوێت لە ئێستایا باسی ئەوتان بۆ بکەم کە هەن یەکێک لەو نەخۆشیانەی کە تووشی مناڵانە بێ نەخۆشیە زگماکیەکانە. لە ناو زگماکیەکانە نەخۆشیەکانی دڵی مناڵان یەکێکە لە باوترینیان. زۆرێک لەم نەخۆشیانە هیچ نیشانەیەکی نییە یا هەنێک لە نیشانە باوەکانی هەیە کە ئەکرێت لە زۆرێک لە نەخۆشیەکانی کە هەبێت. بۆیە زۆر جار دایکان و باوکان تا تەمەنێکی گەورە هەست بەو نەخۆشیە ناکەن و هەنێکیان گەشتوونتە تەمەنی گەورەبوون و باڵغبوون و بگرە دوای تەمەنی 20 ساڵیش اینجا نیشانەکانیان دەرکەوتووە. و ئایازانی هەنێک لەو نیشانانەوادا ئەندێکە نەخۆشی کەمی مەناعە، زۆر پەتاگرتن، هەروە زیاد گەشە نەکردن پێچێ نیشانەی نەخۆشیەکانی دڵی مناڵان بێ. و زۆرێک لە نەخۆشیەکانی دڵی مناڵان هیچ شینبوونەوەیەکی لەگەڵا نییە. بەشێک لە نەخۆشیەکانی دڵی مناڵان شینبوونەوەی لەگەڵایە و خۆی پیشانەیە لە سەرەتای لەدایک بوونەوە. بۆیە لە کاتی بە شینە بەکام و داخڵبوونا دەرەکەوێ شینە بێتەوە کچینی دابەزێ. ئەمانە حاڵەتی ئیمەرجنسین و پزیشک هەستی پێەکە. هەنێک لە نەخۆشیەکانی زگماکی دڵی مناڵان بگرە زۆر جار پزیشکانیش هەستی پێ ناکەن تا ئەو کاتەی کە سەماعەیەک لەسەر دڵی دانێ سەوتێکی تایە، سەوتێکی ناتەبیعی تایە، مناڵەکە گەشە ناکە، مناڵەکە زوو پەتاگرێ، مناڵەکە جگەری گەورە بووە. ئەمانە پێچێ نەخۆشیەکانی دڵی مناڵانیان هەبێ بە زگماکی کە وا لە مناڵەکە کە زووی لاک بێ، هەناسەی تون بێ، وەرزشی بۆ ناکرێ، گەشە و باڵای دواکەوتووە، باڵای کەمە، وەزنی کەمە. بۆیە باشتر وایە پشکنین بکرێ بۆ ئەو مناڵانەی کە پزیشک لە کاتی فەحسکردنا بۆ هەنێ نەخۆشیکە هەست دەکات کە نیشانەیەکی ناتەبیعی تایە، ئەو کاتە پێویست بۆ کاکە ئیکۆی دڵی مناڵانی بۆ بکرێ. لەو کاتەیە کە ئیکۆی بۆ کرێ دەرەکەوێت کە مناڵەکە تەسکبوونەوەی شاخوێنبەری هەیە یا خۆت کونێک لە دڵیایەتی لە بەشی سەرەوە، لە بەشی خوارەوە، واتە لە بینی گوێچکەڵەکان، لە بینی سکۆڵەکان و یا خۆت جگە لە کوونەکان و تەسکبوونەوەکان ئەکرێ بۆری دڵی مناڵەکە عکس بێ، واتە شاخوێندەر لە جیاتیەوەی لە بەشی لای چەپەوە هات بێ، لە بەشی لای ڕاستەوە هات بێ. ئەکرێ زەختی سیەکان بەهۆی یەکێ لە نەخۆشیەکانی دڵی مناڵانەوە بەرز بوو بێتەوە. ئەکرێ هۆکاری ئەوەی کە مناڵەکەت گەشەنەکە بەهۆی ئەوە بێ کە مناڵەکەت کە لە کاتی بەدایکبوونەوە یەکێک لەو کوونانەی هەیە و کە هەستی پێ نەکراوە. بۆیە باشتر وایە کە مناڵەکەت ئەگەر هات و گەشەی دواکەوە زوو پەتای گرت و هەروەها پزیشک هەستی بەوە کرد کە پزیشکی مناڵە هەستی بەوە کرد کە سەوتێکی ناتەبیعی لە دڵیا هەیە، باشتر وایە ئیکۆی بۆ بکرێ. هەنێ جار ئەو نەخۆشیانە تەخیرە بن ئەگەنە مەرحەلەیە کە لەو کاتەیە هیچ شتێکی بۆ ناکرێ بەداخەوە. لە کوردستانەوە بگرە لە عێراقیشە بەعەزێک لەو نەخۆشیانەی کە لە دایکە بوون و نەخۆشی زگماکی دڵیان هەیە و هەروەها هەنێ نەخۆشی زگماکی تریش لەگەڵ هی دڵا هەیە، پێویستیان بە نەشتەرگەری کتوپڕ هەیە، بە سنتەری زۆر پێشکەوتوو هەیە کە لە وڵاتی ئەمە بەداخەوە ناکرێ. بۆیە زۆرێک لەو مناڵانەی کە نەخۆشی زۆر قورسی زگماکی دڵی مناڵانیان هەیە لە تەمەنی تازە لەدایک بوونا و لە هەفتەی یەکەمە ئەمرێەوە بگرە. هەنێک جار هەر فریای ئەوە ناکەوێت کە ئیکۆیەکی بۆ بکرێەوە تەشخیص بکرێ. بەڵام بە خۆشحاڵیەوە زۆرێک لەو نەخۆشیانەی تر کە نیشانی شینبوونەوەیان نییە لە تەمەنەکانە پزیشکانی مناڵانە توانن هەستی پێ بکەن، گومانی بێ بکەن، ئەنێڕێن بۆ ئەوەی کە دکتۆرەکانی کوی بۆ بکەن، جاری وایە تەختیتی دڵیان بۆ بکرێ، یان هەنێک جار پێویست بەوە کاکە ئەشعەی تەنووری واتە سیتیسکان بۆ دڵیان بکرێ، یا MRI یا هەر پشکنینێکیکە کە بۆ نەخۆشیەکانی دڵەکرێ بکرێ. دوای تەشخیص بوون فرێی ئەوە ئەکرێ کە بە شێوازی قەستەڕە یا بە شێوازی نەشتەرگەری ئەو کوونە یا ئەو تەسکبوونەوە بۆیان ڕێک بکرێتەوە. سمارت وەرچەرخانە.